پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کات، یانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، یانی نەبوونی عیب نییە. یعنی پێویستیم بە زۆر شتە بەخۆش، ژیانم زۆر بەڕاستی زۆر ناخۆشە. تا ئێستا دینارێکی حکومەت لێمە حەرام بێت. ئەوە کوڕەکەمە فەتحی سەدرم بۆ کردووە، ئێستاش ناوەری زلێکی لێ بێڵێ خوای نەبورێتەوە، خوای ئێشی پێ نەگا کە بدێنە ژووری عەمەلیات بۆ ئێمە زۆر قورس بوو کە عەمەلیاتیان کردن 3 جار مردبوو زینی بوو بۆ کە کارەبایان لێدا بوو. ڕۆژێ 4 جار ئێمە لە تەوارێکە بووین، ئەبوورایەوە تەنگە نەفەسە بوو، یعنی بەڕاستی وەزعی زۆر خراپ بوو. سڵاوتان لێبێم کاتتان باش، خۆشحاڵم ئەم شەویش لە پرۆگرامی میوانی توێن دێمەوە خزمەتتان بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال. ئەمڕۆ هاتوونێتە ئەم ماڵە بەڕێزە کە ئەمانەوێت لە نزیکەوە باسی ژیانی خۆیمان بۆ بکات. سڵاو خاتون باشن؟ سڵاو خاتون گیان، کاتتان باش، یاخوا بەخێربێن، سەر چاوە. زۆر سوپاس، مەمنون. چەند سەرخێزانن؟ ئێمە 8 نەفەرین. 8 نەفەرن؟ بەڵێ. هاوسەرەکە چ کارەیە؟ وڵا عەرەبانەی پێ لەو باخی گشتیە. چی ئەفرۆشێت لەسەر عەرەب؟ وڵا ئاو پاکەت ئەفرۆشێ. تەمەنی هەیە؟ بەڵێ، مواردی 60. 60. مناڵەکانت نەخۆشن وتت؟ 3یانمان هەیە کە مندامە، یەکیان فەتحی سەرم بۆ کە دوانیشیان کە مندامە. کە مندامیەکان چۆنە؟ یعنی یەکیان ئۆتیزمە، یەکیان شەرەل دەماخە. تەمەنیان چەنە؟ یەکیان 21 ساڵە، یەکیان 14 ساڵە. ئەوەی کە فەتح سەدرتان بۆ کردەوە؟ 5 ساڵە. 5 ساڵە. چۆن یعنی هەستان کرد کە نەخۆشە سەرەتا؟ وەڵایی ئەبوورایەوە، ڕەنگی شینە بووە، ئەبوورایەوە. ترمان بۆ لای دکتۆرا سۆتی دڵی کوونە حەوکونیتیا بوو، دوو بۆی دڵی گیرا بوو، دووجا فەتحی هینمان بۆ کردووە قەستەرە. تەمەنیشی 5 ساڵە و ئەمەلیاتیش قەستەرەشی بۆ کراوە. ئەو کچەی ترت کە تەمەنی 12 بۆ 13 ساڵە ئۆتیزم؟ وڵاو هەر دەمێکەوە لە مناڵیەوە بوو تا 10 ساڵی ڕێک هیچ هەستێکی نەکرد، وەکو چۆن جەنازەیەکە گیانی کتێتەوە، یعنی بە 12 ساڵی پێیگرت، تقریبەن 2 ساڵە بێ، هەر دایبی پێوەیەوە، هەتا ئێستاش دایبی پێوەیەوە، هیچ خواردنێک ناخۆ، یعنی کە نەخۆشەکەی کەتە سۆڕی ماوانێترەوە کا بە فلیمێک نەبێتەوە، خۆی چونکە نازانێ، هیچ شتێ نازانێ، هیچ. منش 2 مانگ لە ماڵەوە نیم، ئیشی ماڵانەکەم، کێ خزمەتی کچەکەم کا، کەس نییە لە ماڵەوە، خۆت ئیشی ماڵانەکەی، ژیانم نییە، دارایەکم معاشێکم نییە بتوانم پشتی پێ بەسم و بیکەم، هیچ شتێکم نییە، یعنی ڕۆژانەگە خۆم نەچم بۆ ئیژنیەتی پیاوەکەم ئیشی وای نییە، ڕۆژی وایە 5000 بۆ 6000، ئایا بەش 8 سەرخێزانەکە کە لە کاتێکا نەخۆشیشت هەبێت، لە کاتێکا پیاوەکەم خۆشی نەخۆشە 3 جار نازۆری مەعیدەی بۆ کراوە. خۆت ئیشی چیەکەیت؟ ئیشی پاکەرەوە، این ماڵان پاکردنەوە شتە. ئەو کچەش کە نەخۆشی ئۆتیزمی هەیە بەجیان ئەهێڵیت و خۆت ئەڕۆی بۆ چی بکەم؟ مناڵە داوای شتەکە و داوای خواردنەکە و داهاتی ئیشەکەی تۆ چۆنە؟ وڵی داهاتی ئیشەکەی من نەخۆشیەکەم هەیە، مانگی 250,000 هەیە و ڕۆژانەش ئەگەر ڕۆژی نەڕۆژێ بڕۆم 20,000 کارەوەیە. کە ئەچی ئەو ماڵانە پاک ئەەکەیتەوە چەنە دەسەکەوێ؟ وڵا 20,000 بۆ 30,000 هەر ئەوە ئەوش ئەگەر بمەنێ، جاری وایە ناداتە لە نیوەی ئیشەکە ئاڵێ پارەکە زۆرە و نادەمێ. خۆ ناکرێ بژ باسی ژیانی خۆ بۆ هەموو کەسێ بکەیت، ئەم هەموو ماڵە ئەچیت، پێویستە ژیانی خۆ بۆ هەموو کەسێ باسکەی نابێت. هەزاران هەزار هەیە خەڵگاڵتە و پێکاڵێ لەوانەیە بۆ سوڵات بێت، خۆش نییە. سم لەگەر معاشێکم هەبێ ماغانە پێ بژیم، هەر چۆن نەبێ خۆمی پێ بڕێ و ئەبەم.
کچە نەخۆشەکەش هیچ معاشێکی نییە؟ تا ئێستا دینارێکی نییە. خۆشم حەملمەوە 2-3 مانگێت و ناتوانم ئیشکەم. یعنی حملت هەیە ئەو مناڵانت ئاوا نەخۆشن ئەڕۆی بۆ ئیش ماڵپا دەکەیتەوە. تا ساجوشتەکەم لە حەوشەکەیە جاران تا بەیانی نانمەکە بە شەوا نانمەکە تا بەیانی بەکرێنان تەکرد بەکرێ نانمەکە ماوەیە. ئەو باشتر بوو یان ئەم ئیشێک کە ئێستا نانەکە توشتی پشتێشەیەکی تووشی قاچێشەیە کردی نازانم لەم ئیشەشە تەبعەن هەر هیلاکە هەمیشە هیلاکەبی ئیشی ناو ماڵە؟ هێز بەڵێ ئیشەکەیشی ماڵپاکردنەوەی ئەڕۆی لێ ماڵی پاکەم و بۆی منە بە 30,000 فەرش و ماڵەکەی بۆ خێ دەرەوە بۆی پاکەیت و ترەگەی بیستی دوای تەلەفۆنە بۆ کا فەرشەکانی بۆ بشووی یانە من ماڵی خۆمانە شوم یان ڕۆم لەوێ ئەیشوم. ئەی کە ئەچی بۆ ئیشکردن دڵت لای مناڵەکانتە؟ وڵی دڵم لای مناڵەکان بەتە چارێشم نییە. ڕۆژی وایڵم خوای گیان ناڕۆم بۆیش ئەگە نەژڕۆم بۆیش ئێوارە مناڵەکان چی بخۆنەوە کە ئەڕۆی بۆ ئیشەکە زوو ئەگەڕێیتەوە بۆی فریا بکەی. سعات 12 گەڕم ڕۆژی وایە سعات 3 گەڕێم دوانزەی وەڕۆ؟ بەڵێ کاتە زانی ئیژوا هەیە زۆر هیلاکەبی تاو نابێت. ئەم شەو تا سعات چەند ئیشت کرد؟ تا 12 لە ئیش بوو. بەهۆی ڕەمەزانەوە کاتەکەیت کردوتە شەوانە؟ بەهۆی ڕەمەزان و جاری وایە بە ڕۆژم بە ڕۆژە ناتوانم شەو چون فەرشم بۆ ژ نەشتووە تا 12 تاو بوو. 12 هاتوومەتەوە. ئەی مناڵەکانی پێویستیان بە عیادە و لای دکتۆر و ئەو شتانە؟ وەڵا کچەکەم پێویستی بە عیادەیە خۆی نەخۆشی دکتۆر زانە عەبدوڕەحمانە نەخۆشی ئاریسامی بوو و کوڕەکەمە پێویستی بیەوە بوو هەولێر بۆ لای دکتۆرەکەی. یعنی پێویستیم بە زۆر شتە بەخوا ژیانم زۆر بەڕاستی زۆر ناخۆشە. ئەمە خانووی خۆتانە؟ مە خانووی ماڵ خەزۆرمە خانووی وەرەسەیە. واتە کرێنیان؟ بەڵێ کرێ نادەین. خۆ دەزانی زستانە نەوتکڕینە هاوینە خەی مناڵە ئەوێ مناڵی تەلەبێش دوانم هەیە خوانێ بڕێ مەسروفیان هەیە. ئەی باوکەکەش فریان ناکەی بە جددی ئەو هەفتێک عیلاجەکانی نەماوە ناخەوێ هەتا مەلا بانگەدا بەس دایە نەبێ هیچ ناخەوێنە ئیسراحەتەکانی هەڵێ ئیسراحەت بکەین نەئەتوانین چی بۆ ماڵێ نەئەتوانین چی بۆ شوێنێک. بەڕاستی ئەوانەی کە ئۆتیزمن زۆر زەحمەتن. بەلای منەوە زەحمەت نییە چونکە جەرگمە ناتوانم بڵێم وەڵا زەحمەتە هەرچێکشی بۆ بکەم ناڵێم وەڵا بۆم کردووە مەجبورم چونکە ئەم ناڵمە. ئێمە چاوەڕێ ڕەحمی خواکەم زای خۆی گەورە دەرگایەکمان لێکاتەوە ئینشاءڵڵا. لە سعات چەندەوە هاوسەرەکە دەڕوا بۆ؟ سعات 2 ڕۆدا ما سعات 2 شەوێتەوە شەی وایە 3 و شەی وایە 4 و بەخوا 2 شەو حتا سعات 2 لێ بووە ئەی 2 پاکردن فرۆشتە لەگەڵ 5 ئاوە هیچ بەشی چی ئەکات بیا بە کرێگەراج قڕ بەسەرە بێتەوە بە حەقی پاکە دەکاکە ئەیهێنێت. یعنی ئەوەنە ئیسفادە ناکا لەو کاری کە ئەیکات؟ ئیسفادەکە مەگە بڵێ بەشی بای 2000 سەمون بێنێ بمایە 2000 سەمون تێت دەکات. ڕۆژ هەبووە هیچ نەفرۆشێت؟ واللهی ڕۆژ هەبوو پاکەتێکی فرۆشتووە ڕۆژ هەبوو ئاوێکی فرۆشتووە ڕۆژ هەبوو بە خاڵی هاتووە. خۆ دەزانی خۆ عەرەبان نایەنەوە ماڵەوە بیا لێوی کە بە گەراج خۆ بە ڕۆژی 1000ش بێ مانگی 30,000ەکە پێ بەچی پایکا بەچی بیاتی کەسێگێتە ماڵەکەڵێ و بناڵە بۆ وایە ئەو پی پەستە بێت دەچی بۆ ماڵێک کۆیەکی ئەڵە دانیشە ئەو مناڵە پی بێزارە بێت بۆ یەک شوێن ناتوانم بڕم 3 ساڵش لە ماڵ دەرنەچوم بۆ یەک شوێن بۆ میوانیەک یا بۆ ماڵە باوکی یا بۆ یەک شوێنی چونکە یەکەم لەبەر ئەو کچم عەمەلم لاولا نایە پەلاماری مناڵی خەڵکەدا عەمەل یەک شوێن نایە کە بڕۆی ئیستیفادە لە شوێنەکە ناکەی. یعنی وا لێ هەزاران جار ئاوات بۆ مەرگە خوازم چی بکەم دەسەڵاتیش نییە. تۆ داوا چی ئەەکەی لە خێرخوازان؟ وڵی داواکەم یارمەتیم بن بە هەر شێوازێوان یارمەتی مەدەن بە هەر شتێک بێت من مەمنونی خێرخوازانم خۆی گەوریان لێ ڕازی بێ خوا پاداشتی توێش و ئەوانیش باتۆ مناڵەکانم پێویستیان بەجەر و بەرگە خۆ دەزانی بەرەو جەژنە چین پێویستیم بەخوا بۆ شتانەیە مادیەکە بۆ ئەو ئەتەوێکە مناڵەکانە بەری بۆ ڕۆژانە بیان بم بۆ حیادە کە دەرمانێکی بۆ بکڕم کەوترم تەلەبەم هەیە یعنی ئەوە شتیان پێویستە خۆ مناڵە هەیە ئەزانی کە مناڵچی پێویستە و کە ڕۆژانە داوای چی ئەکا و فەنا بەخوای گەورە خۆی گەورە یارمەتی ئەوەش باو لە شتان ساغ بێ باید داوا لە خێرخوازانەکەم یارمەتیم بەنداوا لە حکوومەتی هەرێمەکەم ئاوڕێکم لێ باشە لەبەر خاتری خوا و مانگی ڕەمەزانە هەر یارمەتیەکم با مەعاشێکم بۆ کە بە مناڵەکانم کە پێی بژیم. هیچ هەوڵێکت نەداوە بۆ کچە ئەو کچەی کە ئۆتیزمێتی من معاملاتم بۆ کە تا ئێستا هیچ جوابێکیان نەیاومە تۆ یعنی وەکو
بیرکۆڵی توندی هەیە بەڵێ هەموو شتێکم بۆ تەواو کرێت ئەڕۆی بۆ کەمەندامان ڕێجا لە چاوەڕێکەوە هیچ ینی بەس ناوتان نووسراوەیان هەیەشت بۆ کراوە شتێکم بۆ نەکرا تا ئێستا 1 دیناری حکومت لە ماڵی ئێمە معاشمان نیە هیچ کامێکمان بەزە ئەو کوڕەشە لە دەماغەکەمان لێ مانگی 150,000 هەیە ئەوێژەوە 2-3 مانگ هەر خواردیان و هیچ تا ئێستا دینارێکی حکومت لێمە حرام بێت هیوادارین خێرخوازان ئاوڕتان لێباتەوە چاوەڕێ ڕەحمی خوێن و خێرخوازان خۆی گەورە خێریان بنووسێ و ماڵیان ئاوا بێ و هەر لەبەر خۆی گەورە یارمەتێکمان بەلەبەر ئەو نەخۆشانە ئامین ئیشەڵڵا ئامین ئێمە لە کۆتاییە هیچمان نەماوە بۆ تۆ داوا لە خێرخوازانەکەین کە هاوکاریتان بکەن کە ئاوڕتان لێبنەوە لە مانگە پیرۆزەیە لەبەرەوە 3 مناڵی نەخۆشی هەیە گوزەرانی باش نییە هیوادارین دەستی هاوکاری و یارمەتی بۆ بەڕێستان درێژ بکەن ئیشاءالله ئێمە دیارێکی بچووکمان پێ بۆ بەڕێزت دەستەکان و هیوادارین ساغ بێ و خۆی گەورەتان کەماڵتان هەوا بێ پرۆگرامی میوانی توێن لەلای ئەم خاتونە بەڕێزە کۆتایی پێهات بە سپۆنسەری سەرمایهدار مەریوانی حاجی جەمال هیوادارم تا پرۆگرامێک تر بینەرمان بن خواتان لەگەڵ یعنی پێویستیم بە زۆر شتە بەخوا ژیانم زۆر بەڕاستی زۆر ناخۆشە تا ئێستا دینارێکی حکومت لێمە حرام بێت ئەوە کوڕەکەمە فەتحی سەدرم بۆ کردووە ئێستاژ ناوەری زلێکی لێ بێڵێ خوای نەبورێت و خوای ئەشی پێ نەگا کە بدێنە ژووری عەمەلات بۆ ئێمە زۆر قرس بوو کە عەمەلاتیان کردە 3 جار مردبوو زینوو بوو بۆ کە کارەبایان لێدا بوو ڕۆژێ 4 جار ئێمە لە تەوارێکە بووین ئەبوورایەوە تەنگە نەفەسە بوو یعنی بەڕاستی وەزعی زۆر خراپ بوو پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کات ینی نازانم ینی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە ینی نەبوونی عیب نییە.